لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی گەندەڵیدا سەرۆکی دەستەی دەستپاکی هەرێم دەڵێت ئەو دۆخە سیاسی هەرێمی کوردستانی تێدایە نەک هاندەر نییە بۆ ئەنجامدانی چاکسازی و کەمکردنەوەی گەندەڵی بەڵکو بووەتە ڕێگریژ و ڕنگدانەوەی خراپی هەبوو لەسەر کارەکانی دەستەکەیان وتیشی بۆ یەکەم جارە و لە یەک کاتدا 200 کەیسی گەندەڵی لێکۆڵینەوەیان لەسەر دەکرێت ئەوەش سەرەتایەکی باشە بۆ پرۆسەی چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستان. بەداخەوە ظروفی سیاسی لە کوردستانە نەکەر هاندەر نییە بۆ چاکسازی بەڵکو ڕێگریشە چونکە ئەو سراحە سیاسی ململانە سیاسیانە بە جۆرێکی زۆر من لە هیچتەکەی خۆ مەزانم کە بە چەند شێوازێکی خراپ لەسەر خودی ئیدارەدا ڕەنگە دەنەوە و بە شێوەیە کە ئەگەر ناڵێم سەرجەمی شەکانیش بەخا بەڵام وای دەکات خاوی دەکاتەوە. ساڵێک بەر لە ئێستا حکوومەتی هەرێم زنجیرەیەک چاکسازی ڕاگەیاند بەڵام نەک شوێنەواری ئەو چاکسازیانە بەدی ناکرێت و دۆخی ئابووری چاک نەکرد بەڵکو گوزەرانی مامۆستایان و فەرمانبەران و موچەخۆرانی خراپتر کرد و کاریگەریەکانیشی لە ئێستادا لەسەر شەقام بە ناڕزایەتی دەردەکەوێت. لە وڵاتێکا داهات و مەصرف دیار نەبێ ئەبێ دەرگای گەندەڵی چۆن بکرێتەوە لە وڵاتێکا کێشەی بژێوی کێشەی نەوتی سوی کێشەی کارەبا کێشەی ئاو چەند ڕۆژێکی کە من بەداخەوە بڵێم مژدەبەخشی نییە ئەوە چەند ڕۆژێکیکە کێشەی غازی بوتڵە غازی ماڵان هەموو ئەم کێشانە بەشێک لە گرفتەکانی گەورەکانی ئەم کێشانە نەبوونی شەفافیەت و پلانی گشتگیرە بۆ ئەوەی ئێمە بتوانین خزمەتگوزاریەکان بۆ هاوڵاتیانی ئەم دەبەرە. ئەو ڕێکخراوانەش کە بە شوێن پرسەکانی تایبەت بە گەندەڵی و چاکسازیەکانی حکوومەتەوەن سەرەڕای یادکردنەوەی ڕۆژی جیهانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی هەندێکیان بێهیوا بوون کە راپۆرتەکانیان کاریگەریان هەبێت و دەڵێن لایەنە پەیوەندیدارەکان بە دوواداچوون بۆ کەیسەکانی گەندەڵی ناکات و ناشوێرن دەست بۆ هەندێک دۆسیەی گەندەڵی ببەن چونکە وەک خۆیان دەڵێن ڕوبەڕووی کوشتن دەبنەوە. گەندەڵی لە هەرسێ سەرۆکایەتەکەدا هەیە وەرسێ سەرۆکایەتەکە بەرپرسن لەوش ناشەفافی لە هەرێمی کوردستاندا هەیە و سێ سەرۆکایەتەکە بەشێکی گەورەی ئەم گەندەڵیان کەیسە لە هەرێمی کوردستانە بەردەکەوێت چونکە ئەوان دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکارن ئەوان خۆیان خاوەنی دەسەڵاتن خۆیان خاوەنی دادگا خۆیان خاوەنی هێزن و ئەگەر کێسێک بجوڵێنی لە دژی ئەوانە بانی خۆت ڕوبەڕووی کوشتن دەبیتەوە خۆ ڕوبەڕووی هەموو شتێک دەبیتەوە بۆیە نەمانوێرا دەست دەو مەلەفە بدەین. بەوتەی سەرۆکی دەستەی دەستپاکی هەرێم لە ئێستادا 200 دۆسیەی گەندەڵی لێکۆڵینەوەیان لەسەر دەکرێت بەڵام لەو ژمارەیە تەنها 42 حاڵەت ڕەوانەی دادگاکان کراون کە 34 داوایان لە سەرەتای ئەم ساڵەوە تۆمار کراون.